وەکو هێزانامنیەکان خەڵکی کەرکووک دڵنیا ئەەکەینەوە کە ئێمە بۆ خۆمان کەرکووکین و کەرکووکیش بەجێ ناهێڵین. کەرکووک شاری جەنابی مامجەلال بووە و ئێستش هەر بەو هەوایەوە حەزەکەم خەڵک بژێت کە پێشتر جەنابی مامجەلال ئەیوت دەستکە گوڵەکەیە نمونەی کەرکووکی ئاوها هێنایە وەکو ئارمەکەی یەکێتی نیشتمانی کوردستان. بۆیە لێرە دووبارە تاکید ئەەکەمەوە خەڵک گوێبیستی ئەو کەناڵانە نەبێت، کەناڵی کەرکووک، کەناڵی گەلی کوردستان، کەناڵی کورساد، کەناڵی خۆیانە ئەبێ بزانن خەڵکی کەرکووک تەماشایکی کەناڵێک کات. تاکید ئەەکەمەوە ئێمە لێرەین بۆ خزمەتی ئەوان، تەنسیقمان لەگەڵ فەرماندەی پۆلیس، لەگەڵ پارێزگا، لەگەڵ سەرجەم دام و دەستگامنیەکان، لەگەڵ ئاسایش بوونمان هەیە لێرە تاکو شتەکان زیاتر ئیستقراریەت وەرەگرێتەوە و لە خزمەت خەڵکی شارەکەی خۆمانین.